بە دڵنیاییەوە ساڵی 2017 بەنسبەت کەرتی تەندروستیەوە ساڵێکی سەخت دەبێ. کەرتی تەندروستی هەر پێویستی بە دەرمان نییە، ئێمە دەرمان خۆمان لە بەغاوە بۆمانیە و دەرمانیش لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەکڕێ. کەرتی تەندروستی پێویستی بە ئەجیزەی تازەیە، پێویستی بە ئەجیزەیە بۆ عیلاج تەبیعی، ئەو مناڵانەی کە نەخۆشی و شەلەلیان هەیە کە ئیفلیجیان هەیە پێویستیان بە ڕاهێنانەوەی زیاترە. پزیشک و کارمەندان پێویستیان بە بڕێک پارە و حەوافیزێکەیە کە ئێمە بتوانین بۆیان دابین بکەین. لەبەرەوەی ئەگەر شخصێک پارەی پێ نەبێت ناتوانێت بە باشی خزمەتگوزاریەکان دابین کە هەتا ئێستا ئێمە بەهۆی ئەو بودجەی کە حکوومەت بۆی داناوین و بەهۆی هاوکاری ئەو ئەشخاصانی کە ناوم هێنا توانیمانە کەرتی تەندروستی وەکو خۆی بمێنێتەوە. ساڵی 2017 داوامان لە هەموو ئەو دەوڵەمەند و خاوەن پارانی کە لە شاری سلێمانین کە ئەمە هەر کەلتورێک بۆ لەم شارە کە بێنە پێشەوە لەگەڵمان دابنیشن کە پلانێک دابنین کە بۆ ساڵی ئایندە چۆن بکرێ لەم قەیرانە داراییە هەم ئەرشێکیش لەسەر حکوومەت کەم بێتەوانێ و هەم ئێمەش بتوانین بە باشترین شێوە خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بکەین.